امجي ملت كرد وك ملت همي جهان جمافي ما ببن خدي دولته آلا جمافي ما اف آلا كردستان بلن ببسر همي دولت جهان پیشگرتیا پیشمرگا بکن و خوینا پیشمرگا برودا ناشو حتی یک پیشمرگا هم خاکا کردستان برنادن از بهویما جبرکو امنتجی مثل جهادی رو کذا كل جاك كلكي حساس واسكارة تباستبي خلكي كركوكم هاتوما بسجيري لا كرد بكم لا كردكاني لا كركوكن كواني لا تسخر ماتون لبر أوجينا سعيدة كي تازه عن كردوته وبو كرد بداخل هيج كسجنا هاتوته هناي كردوا بلام إما دوا ولا تكان كان بين هناي كردوا از نانداما جروجاوای کردستان ام ایرو هاتنه وی پیشدانه جبوی ام پیشگرتیا پیشمرگا سروق برزانی بکن و ام وی شر سر کردستان شر حشد شعبی و ترکیه و ایران شر مزا بکن بجی کردستان بجی پیشمرگا امتیان منوی بباشوری کردستان که همویان ببنه یک ولا لیک جرده رژیمی عراقی و بشکنن و بتوان سر بخوی کردستان را بگیرن بجی کردستان بجی پیشمرگا بە هیوام هەموو جیهان بە تایبەت ئەمریکا و ئیسرائیل ئاوڕێک باتەوە لە بارودۆخی کوردستان چونکە دوژمنەکانی کوردستان هەرە و دوژمنانن کە دوژمنی ئەمریکا و دوژمنی ئیسرائیلیشە ئەمڕۆ کوردستان داگیرەکەن ئەمڕۆ کوردستانی ئەمە پارچە پارچە دەکەن میلەتەکە ئەکوژن دوای ئەوە هەر ئەو دوژمنانن کە ئەتوانن ئەمریکا پەلاماری ئەمریکاش و ئیسرائیلیش بدەن بە 5,000 نییە دروستەکرێن جیاوازیش زۆر لەگەی دەرکەی بە 1000 ئی دەرگەی ماڵەوە بە 1000 سویدی سیارەشەکەی کۆدبی 35,000 40,000 هەیەش عادی مەسەن تو جاڕێ بە 5,000 بە 3,000 سیارش پێیشەکە بوونی کلیسا زۆر پێویستە ئێستا بۆ خەرجی و بە تایبەتی بۆ ماڵان بۆ دەرگای ماڵان و یاخود بۆ ئۆتۆمبیل و کە ئەو کاتێک کە سویس لە ناوی ئەمێنێتەوە یاخود کێشەیەک لە سویس بۆی دروستە بێت چونکە خەرجەکەی کەمێک شتێسێ ئەوەندە نییە یعنی بەرابرد بەوەی کە بێی بیگۆڕی یاخود شتێکی لێ بکەیت